خۆشەویستەکەم عیلاجێکی زۆر ئاسان زۆر ئاسان بۆ ئەو کەسانەی گیرۆدەی ئەو حاڵەتانن کەوا شەو خەوی لێ ناکەوێت لە پیاو یان لە ئافرەتان بە تایبەتی ئافرەتان زۆر تووشی ئەم حاڵەتانە ئەبن خەوی لێ ناکەوێ بێزارە خۆشی نازانێت چێتی تووشی کۆمەڵێ شت هاتووە تووشی کۆمەڵێ وەسوەسە هاتووە عیلاجێکی زۆر ئاسان کۆتایی سوورەتی بەقەرە ئەو دوو ئایەتەی کۆتایی سوورەتی بەقەرە ئەگەر بە شەوان بیخوێنی یان بە ڕۆژ بیخوێنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ من قرأ آيتي سورة البقرة واتە ئەو دوو ئایەتەی لە کۆتایی سوورەتی بەقەرەیە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم كفتاه ئەوە بەسێتی بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی تردا ئەفەرمێ فإن أخذها بركة وتركها حسرة ولا تستطيعها البطلة أي السحرة ئەو شتانە تووشت نابێ دەستی پێوە بگرێ شەوانە پێش ئەوەی بخەوی ئەو دوو ئایەتە بخوێنە باشترین و ئاسانترین عیلاجە بۆ ئەو دەردە